شهیدکردنی ئەو هەواڵانەمان یا هەر ڕۆژنامەوانێک لە جیهاندا ئازار بە تەک تەک ڕۆژنامەوانان خەباتکارانی میدیا دەهێنێت چون ئێمە هەمووان یەک ئامانجمان هەیە بەرگەدان لەسەر ڕاستیەکان ئێمە ئەبێ بەردەوامی و خەیلی ئەو شەهیدانەمان هەدەر نەڕوات ئێمە بتوانین پێ بخەینە شوێنی پێی ئەوان قەڵەمی ئەوان هەڵبگرین کامێرای ئەوان هەڵبگرین و بتوانین ئەو ئامانجە و ئەو شتێک ئەوان لێ ڕاوەستاون و گیانی خۆیانیان بەخت کرد ئێمە بتوانین بەردەوام. I want to reassure you that your voice is heard in France, is heard everywhere. We will try and promote this voice even more. So that each journalist from your country, for whatever he worked, can work safely and with a higher security than now. وهي أخوازم كان رجعنا نوسان اللي استبدا بتوان بشريك السلامة كانوا بيشكوان. متابعتي دجمنان أشتي يكساني وعدالة لنا جمدا الرصيدة يعني قل بجيري أم مروفا بين الخانة بكم قل بجيري أم جنا آزارنا بكم يعني شو داري آزاري الرصيدة يعني نوجد بأمان جديد. وكوي نريتي جاب مني لباشورين كردستان الرصيدة دبير زور بوابة دبير زور هالقري پێویستەکە زۆر یعنی خوێنەوەی سیاسی کۆمەڵایەتی قوڵ بۆ مێژووی خەبات لە باشووری کوردستان هەر چوار بەشی کوردستان بکات. لێ ویستین کە تا ئێستا بەنسبەت ئەو دوو شەهیدە هێرە و کوردستان کردووە و چی باشە بکرێت و دەتوانین چی بەیەکەوە بکەین. More about the context and the tools you have here as organizations, non-profit organizations, as medias, as journalists. I repeat always this small phrase. When we kill a person, it's a very tragic loss. When we kill a journalist, we kill media voices. هەڵوێستی خۆمان و سێرچی خۆمان بۆ دیار بۆ کوشتنی ئەم دوو ڕۆژنامەنووسان وەکو شاهێد حاڵێکیش کە ئێمە وەکو شاهێد حاڵ بووین بەسەر ئەوەی کە ئەمانە بێچەک بوون لە کاتی شەڕان نەبوون و ئەمانە جگە لە کامێرە هیچی تریان پێ نەبووە توانی وانە قەناعەت بەم ڕێکخراوانە بکەین کە بەم شکڵە بڕۆن. حەز دەکەم بەیەکەوە هەموومان ئیش بکەین. ئیشکردنەوەیە کە ئێمە ئەوەی کە بێون هاوپشتی تەزامنی نێوان خۆماندا پێش هەموو کەسێک یعنی تەزامنێکی نەک هەرێمی نەک ناوچەیی نەک هەرێمی وەکو تەزامنێکی جیهانیشی بێت. ئەم ڕۆژنامەنووسی ئێمە نییە بە درۆن ڕۆژنامەنووسی فەڵەستینە ڕۆژنامەنووسی سووریایە